جارێکە دی بەگەرمەجەم خانم سوەیلا نووری مراد دایکا زارۆ کارەباندیە بناوێ گولیستان ئەحمەد. خانم سوەیلا دەمێتە باش بێ دەنگێم دەبیزێ تەنها ئامادەی؟ خانم سوەیلا خانم سوەیلا دەنگێمت کێ؟ دەمێتە باش بێ ئەگەر تە بەحسە چیرۆکە ڕەباندنە کە چاخۆ بکێ چاوە هاتە ڕەباندن اختیتاڵ قیزێمە دا چی مەکتابێ جووی خۆنی و سیندۆبی قەچەکە سەرفی قیزێمە ناوت ساعت چۆرە سەرفێ بۆلێ گەنجە دیژ مەکتابێ دار کرد یادی پنجە عسکری و دولۆقی ڕاست لە سێربی قیزێمە کردن مۆکینێ برم وچیم جی ئاساویشی گونال جامە ئەچیم سۆزی شەهیدۆ گونال جامە ئەچیم جی سەرکاتیە پێنج نەقلاچیم گوتنە نان برە مۆلی جوهۆنە ئەچیم نانوەرە ئێبابۆ بێ قیزە کودە چی باشە تبخوا خەلکا کودرێتن هەر کودە درونێ مالەتەن هەر کووە خانیەتە مالاتەتن هەر کو دەرێ سەکەن جهێ سەکەناتە هون نهار کیجا تاخا حەلە بێنە هون نهار کیجا تاخا حەلە بێنە حەلب لە ئەشرەفیە شێخ مەقسوودنا سکێ غەربی باشە عەمرێ کە چاتە چ خاس بە عەمرێ گولیستان سنەوێ چ خاسە چەند ساڵە؟ داوسسێ کەتی داوسیۆ یعنی شپێشیە مەکتەبێ ئەو برن دبستانێ مەدرسێ؟ ئەرێ مەدرسێ بی یەک و ئەو دیتی کی بوون یەک و دیتی ڕەباندی کیش تەرە بوو کەچ کاتە ڕەباندە هەموو لێ گەندە مەڕە گوتن یەکە عەسکەریە و دلۆقی ڕاشە و کردن مۆکینێ برن و گوتن یا پاکە بیری ئاچیم جام یا پاکە گونال جامایە ئەچیم سۆزی شەهیدەوە هەو ناکردن وجی سەرکاتی ئاچیم و دارێ چۆر ناقلەچیم تەنایلوە دارێ شاف ساعت دەهانی با ئاچیم و دیسۆ ناروەرە دەبێ قیزە کودە چی یا ساویشە دیسە ئاچیم گوتێ سێر و دڵ ما بسابرێ دەب سێر و دڵناکە چوک مارک بەهاجیم دەندەبدۆ ئەف چەند ڕۆژە کەچ کاتە هاتیە چەند ڕۆژ چێ بوون چەند شەف چێ بوون قیزێمە رو سێر و نەچوویە هەنگی بەتە شتێکی سەر نزانێت ئێوارێ پێشامێ قیزێمە دارکارت چوویە باش ئەو قیزێ خۆ دخۆزم بەێ باشە خانم سوێلە بەس دەقەکەم ڕەبە نەها ئەو جێک وتە چووی جەموە دائیرێک وتە مراجعاوات کرد مەسئولێک وتە دیتن کی بوون چ شتەرە دگۆتن بمەڕە گونال جامایە کی بوون یەشتەر ئاچیم کە گونال جامایە ئاچیمێ جوهانە گونال جامایە مسئولیەتی گەندە کشۆن دۆی گونال جامایە ئاچیمێ یا پاکە گونال جامایە وی جوانەژی گوداو حیسۆلی ئەم دەبن باش خانم سوێلا ئەو سخوازم بەس زان بم مەسئولێک و چووی جەموە مەسئول یە جوانە یە پەکێ پێدێ مەسئولێوە ئەو کی بوونێ بەرسواتەدان ئەو ناتنابێ وازانێ کی بوونێک و چووی ناوێ چ بوو مەسئولێوە کی بوون بۆ لێ گەندە مەکتابێ چوویە بۆ لێ گەندە مڕوا گوتم باشە خانم سوێلا داخوازاتە چ نەها داخوازاتە چییە نانۆ خۆزم قیزێ خۆزم قیزێم بە لەوارە جامە قیزە خۆت خۆزم تشکیت خوازێت داخوازا خۆت شکیرە دشێنێ بەرێ خۆت دێکی بامژێ فام ناکە مشتا فام ناکە طلباتە طلبا کەچکا خۆشکیت کێت طلبا گولیستان شکیژە ئالیت کێ شکیژا تەرەفیتت کێ عفرینی مڕۆدانکەزن ستاڕم داونۆکەم باشە خانم سوێلا نەها تێ بانگاتە داخوازاتە تەڵەباتە تشکیت کێ ئەو کەسێک وت ڕوو لێ بکەیت بەرێ خۆ بدێدێت داوا کەچکا خۆت کیت کێنها ئەزیاکی عفرینیش دخۆزم بە جامتە مڕۆدان کێ باش باشە خانم سوێلا باشە ئەزت درەنگێکی دیتر بێژم ئەگەر چم فێم کێ تەڵەباتەن ها چییە تەڵەباتە خانم سوێلا تدەنگێمت کێ وەکە خوایە پەیوەندی بخانم سوێلەرە هاتە بڕین
ئەگەر کۆ جارێکە پەیوەندی چ وزدی سە بەگەرمەجەمێ پێبینە و کەچکاتە زووترین دەمدا بەگەڕێ خانم سوەیلا وەکو خانم سوەیلا بۆ بخۆش دیت ئاماژە پێکرد کەچکاوێ 13 ساڵە دەچوو مەکتەبێت دواماوێ پشتی نیروەوە کە کومژێ فێم کرد سعات 4 کەچکاوێت بەگەر هەمالێ لێ و ناوێ گولیستان ئەحمەدا لەگۆری کوژێرە هاتیە گوتن هەبا لەوێ ژێرە گوتن هەبالێ کەچکارەباندیش دایکە کەچکەرە گوتنەش خانم سوەیلا ڕگوتنەکۆ یەکێکی عسکەری جلی عسکەری بەربوون ئاینە خستنە بانێدا و برنا خانم سوەیلەژی لە گەلک جیهان داهێرێن سەر بە پەیەدە بە جوان شۆڕشگەر بە چووە جەمە مراجعە کردیە هەمواژی ئاتیراف نەکردیەک و سوەیلا ڕەباندنە مەتخواستم بانگاوێژی بزان بن ئاراستەی کیت کێ لەژبەر حکومەژە فێم نەکرد خانم سوەیلا پەیوەندیایەژی هەڵقوت بوو ئەمێ دووبارە پێرە پەیوەندی بکەین